بۆ بیرهێنانەوەی نەتەوەی کورد. ئێستا حالیان گۆرانیەک پێشکەش ئەکا کە من کوردم بەڕاستی چێژی تایبەتی هەیە بەلای منەوە وەکو دایکێکی. وڵایی من پێم باش بوو مناڵەکەم کە تۆزێ لەو ئەلکترۆنیاتان و بابەتی تەکنەلۆژیا یعنی بڵێم مۆبایل بەکارهێنانەوەمانە دوورکەوتەوە تۆزێ لەم خولانەیە بەشدار بن بۆ ئەوەی یعنی هەم سوودی هەیە و هەمیش باشترە بۆ مناڵەکە. باشە چەندێکە ئەو لەو خولەیە؟ 6 مانگە لەوەیە. 6 مانگە. بەڵێ. چ ئەمێرەکە خوێنێ؟ 2 کوڕم لەوەیە، یەکێکیان پیانۆیە، یەکێکیشیان کەمانە. کاتێکە ڕاهێنانەکە لە ماڵەوە بێزاریان نەکردوون؟ نەوەڵڵا بەعەکسەوە خۆمان حەزەکەین زوو پێڵێن یەڵە دەی دەسوێ بکەنێتی خۆمان دانیشین بە دیاریانەوە یعنی تەرجیعیانەکەین پێمان خۆشە. تا چەندێک گۆڕانکاریان بەسەرا هاتووە لە دوای 6 مانگەوە؟ زۆر گۆڕانکاریان بەسەراتووە، دوورکەوتونەتەوە لە مۆبایل، یعنی زیاتر خۆیان ناوەتە مۆسیقا و ئالەتەکان. تەنانەت ئێستا پێم مەڵێ ئالەتەکانی تریشم بۆ کڕبووی فێر بم، فێری ئەوانی تریش بم، نەک هەر ئەو دوو نیکە خۆیان هەڵیان بژاردووە دوو ئالەتە. لە ڕووی دەرونیەوە چۆنن بۆ هەڵسوکەوتیان چۆنە؟ زۆر گۆڕاون، زۆر هادئن، یعنی هەر خۆیان وا بوون بەڵامی تر ئەها زیاتر بووە. بەڵێ. دەستەکانە خۆش بخاتون. تۆ چەندێکە بێ مناڵەکانێ ناردووەتە خولی فێربوونی موزیکەوە؟ سەرەتا بەخێر بێن سەرچاو من کچەکەم لێرەیە بەشداری کردووە لەم چالاکیە جوانە. ئەمە نوێکردنەوەی گۆرانی و میوزیکی ڕەسەنی کوردیە بەجددی مامۆستا گرنگی ئەیە بەو گۆرانیە کۆنانی کە لەناو ئێستا لەناو کووردا وەکو هەستکەی کەم بووەتەوە. ئەم جیلەی ئێستا گرنگی ئەیەن بۆ میوسیکی بیانی. منیش کچەکەم پێم خۆش بوو بەشدار بێ و هەروەها تۆزێک یعنی بزانێ گۆرانی کوردی کە چێژێکی تایبەت ئێستا لە ماڵەوە کە پرۆڤە ئەکا کە گۆرانی کوردی لێ ئەیە ئەو مۆسیقا کوردیانە لێ ئەیە، یعنی دەروونم ئارامە بێتەوە بەجددی. واتە ئەمە کاریگەری لەسەر دەرونی خۆشتان و هەم لەسەر دەرونی ئەوانیش داناوە. بە دڵنیاییەوە جیلی ئێستا ئەگەر دیقەت بێ لە ناو سیارە لە هەموو شوێنێ بەکەمی ئەم گۆرانی کوردی کۆنەکان لێ ئەیەن، یعنی کاڵ بۆتەوە. مامۆستا نامدار هەستاوە بە زینوکردنەوەی ئەمە لە ناو خەڵکە. شاشە دوورکەوتونەوە تا چەندێک لە مۆبایل دوورکەوتوەوە لەوەتەی کە ئامێری موزیکی خوێنێت؟ وەڵاوی ڕاستی بێت کاریگەری هەیە بە دڵنیاییەوە چکە لە 2-3 سەعات دوور ئەبێ ئەڕوات کە ئەڕوا بۆ خولەکە هاتیشەوە هەنێ مەشغوڵ ئەبێ بە پرۆڤەوە. ئەمە وای کردووە کە زۆر یعنی جیاواز بێ لەوەی کە مەشغوڵ هیچ شتێکی کە نەبێ هەر مۆبایل. و پەروەردەییشە مامۆستا هەڵ ئەسێ بە پەروەردەکردنی ئەم مناڵانە بە خۆشەویستی و یعنی بۆ بیرهێنانەوەی نەتەوەی کورد. ئێستا حالیان گۆرانیەک پێشکەش ئەکا کە من کوردم بەڕاستی چێژی تایبەتی هەیە بەلای منەوە وەکو دایکێکی ئەو قوتابی کە بەشداری کردەوە. تا چەندێک پاڵپشتیەکەی لە کاتی ڕاهێنانکردنە؟ تا چەندێک لەگەڵیایت؟ وەڵاهی کە پرۆڤە ئەکە ئەڵێ دایکە گوێم لێ بگرم، میش خۆم هەر عادەتەن زۆر حەزم لە مۆسیقایە، دانیشم بەرامبەری ئەویش هەستەکە دڵخۆشە بێ. هیچ فێر بووی؟ نەوەڵاهی هیچ، بەس ڕسمێکم پێوە گرتووە هیچی لێ نازانم.